ئاکامە نەرێنیەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی چەندین کێشەی ئابووری لەسەر بازاڕ و تێکڕای سێکتەرەکانی پەیوەندیدار بە بژێوی هاوڵاتیانەوە دروست کردووە کە ژیانی لە وڵاتەدا تووشی شڵەژان و قەیران کردووە. تەنانەت ئەو کێشە کۆمەڵایەتیانش کە لێ هەڵوەشانی خێزانەکانی لێ دەکەوێتەوە بەشی زۆری پەیوەندی بەم حاڵەتەوە هەیە. لەبەرەوەی عێراق وڵاتێکی هاوردەکاری کاڵا بنەڕەتیەکانی ژیان و بژێوی هاوڵاتیانە تەنها سەرچاوی هەناردەکردنیشی بریتیە لە نەوت بە چوونە دەرەوەی بڕێکی زۆر لادراوی گرانبەها کە پشتیوانە بۆ دراوی نیشتیمانی و ئەو قەیرانانەی لا وڵاتانی ناوچەکەدا هەیە چاوێکی زۆر لەسەر برنەدەرەوەی دۆلاری بازاڕەکانی عێراقا بۆیە لەسەر بنەمای خواست و خستنە ڕوو نرخەکەی سەردەکەوێت. لەبەر ئەو هۆکارەی سەرەوە کاتێک نرخی دۆلار سەردەکەوێت و کاڵا بنەڕەتیەکانیش بە نرخی بازاڕ و دۆلار هاوردە دەکرێت نرخی دیناریش تووشی هەڵاوسان دەبێت. توانای کڕنی هاوڵاتیان دادەبەزێت و بژێویان گرانتر و دژوارتر دەبێت. بەوەش جارێکی تر بازاڕ تووشی شڵەژان و پاشەکشەی چالاکیەکانی بووە. ئەگەر لەم حاڵەدا تەنها ئاماژە بە کێشە کۆمەڵایەتیەکانی خێزانی عێراقی و هۆکارەکانی جیابوونەوەی خێزان بکەین بۆمان ڕوون دەبێتەوە کە زۆرینەی ڕەهایان پەیوەندیان بەو قەیرانەوە هەیە کە سیاسەتمەدارانی وڵات بۆیان خوڵقاندون. کاتێ هاوسەرەکان ناتوانن لا دەرەوەی ماڵە گەورەکان دەرچن و سەربەخۆیی ئابووری بەدەست بێنن کێشە کۆمەڵایەتیەکانیش سەر هەڵدەدەن. هەر بۆیە بەپێی ئاماری ئەنجومەنی دادوەری باڵا لە نێوان ساڵانی 2004 بۆ 2014 لە هەر 5 هاوسەرگیری یەکێکیان بە تەلاق کۆتایی هاتووە. واتە لە کۆی 2,600,000 هاوسەرگیری 216,784 حاڵەتی تەلاق ڕوویداوە. ڕاستە مەرجی دیکەشە بۆ جیابوونەوە بەڵام دیارترین هۆکاری تەلاق بەپێی راپۆرتەکەی ئەنجومەنی باڵای دادوەری هۆکارە ئابوووریەکان بووە کە لە ساڵی 2021دا جیابوونەوە گەیشتووەتە 73,000 حاڵەت کە هەڕەشەیەکی گەورە لە ئاسایشی کۆمەڵایەتی عێراق دەکات. سیاسەتمەدارانی وڵاتی ژەریەکە و لا کەمپینەکانی هەڵبژاردندا بەڵێنیان دەدایە هاوڵاتیان کە چارەسەری نرخی دۆلار و ئاکامەکانی دەکەن بە تایبەتی دوای ئەوەی پاشەکەوتی دۆلار لە عێراق سنووری 100 ملیار دۆلاری تێپەڕاند کە پێشتر بەرزکردنەوەی نرخەکەی پەیوەندی بە پاساوی دابەزینی نرخی نەوتەوە بوو. بەڵام لەگەڵ بەرزبوونە و تەنانەت تێپەڕاندنی ئەو ئاستی کە تێیدا نرخەکەی بەرزکرایەوە حکوومەت و بانکی ناوەندی بەردەوامن لەسەر ئەو نەهامەتیە.